قوتابخانە و باخچەی دەواازەی ناحکومی، دەواازەیەک بۆ پاشە ڕۆژێکی گەش. گەر دەتەوێت منداڵەکەت لە کەشێکی ئارام و بە شێوازێکی ئەکادیمی و زانستی پەروەردە بێت، ئەوە پەلە بکە و ناوی منداڵەکەت لە قوتابخانە و باخچەی دەواازەی ناحکومی تۆمار بکە و دەرگای داهاتوویەکی گەشت بەڕوویدا بکەرەوە. خوێندن لە قوتابخانەکەمان بە زمانی ئینگلیزی و لەسەر دەستی باشترین مامۆستای سپۆڕ بەڕێوە دەچێت. و هەروەها ساڵانە گەشتی زانستی و فیستیڤاڵ و چاڵاکی جۆراوجۆر لە قوتابخانەکەماندا ئەنجام دەدرێت. قوتابخانەکەمان بۆ ساڵی نوێی خوێندنی 2024-2025 هەڵدەسێت بە تۆمارکردنی ناوی قوتابیان لە پۆلی 1 تا پۆلی 7. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن.